بەڵێ بەردەوام دەبین دەچینەوە لای تەوەری بەرنامەکەمان لەگەڵ میوانەکەمان قسە و گفتوگۆگانمان تەواو دەکەین بزانین ئەم هەڵمەتە چۆن بەڕێوە دەچێت بۆ ئەم ساڵ و ئامانج لی بە دیاریکراوی چیە ئایا میوانەکەمان هیچ ئامارێکی لایە سەبارەت بە توندوتیژی دژی خێزان و هەروەها ژنان بۆ ئەمانە و قسەکان و قسەباسەکانی ترمان و پرسیارەکانمان دەچینە لای میوانەکەمان ڕێبوار ئەسعەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی خێزان و ژنان لە ڕاپەڕین ڕاستەوخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێت کاک ڕێبوار بەیانیت باش خۆشحاڵین کە لەگەڵمانی. سەرەتا دەمەوێت لێەوە دەست پێ بکەم با بزانین ئەم هەڵمەتە 16 ڕۆژەی کە لە تەواوی جیهاندا دانراوە هەر وڵاتە و بە جۆرێکە لە چیەوە هاتەوە بۆچی ئەم ڕۆژە دیاریکراوە یاخود ئەم مانگە و چەند ڕۆژێکی دیکە دیاریکراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی ژنان و هەروەها خێزان. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سوپاسان دەکەم. سەرەتا هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەڵمەتێکی گشتگیرە و لەسەر تاسەری جیهان ئەم هەڵمەتە ساڵانە لە 25 یانزەی هەموو ساڵێک ئەم هەڵمەتە ئەنجام دەدرێت و ناونانی ئەم هەڵمەتەش بۆچی دەگەڕێتەوە خۆی ناونانی ئەم هەڵمەتەی بۆ دەگەڕێتەوە کە خوشکانی میراباڵ کە سێ خوشک بوون بە ناوی پاتریا مینیر و ماریا تێرێزا ئەمانە بە خوشکانی میراباڵ ناسرا بوون کە لە سەردەمی دەسەڵاتی ڕافالی ترۆخیلۆ لە سەردەمی دەسەڵاتی دۆمینیکانی ئەم کات لە سێدارە دران لەبەرەوەی ئەم خوشکانە هەڵدەستان بە ئەنجامدانی کار و چالاکی و لەسەر حەق و مافەکانی خۆیان بەدەنگ دەهاتن و کار و چالاکیان دەکرد بۆیە لە سەردەمی دەسەڵاتی ڕافالی ترۆخیلۆ ئەوانە لە سێدارە دران بۆیە نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1991 ئەم ڕۆژەی ناوناو 25 یانزەی هەموو ساڵێکی بە ڕۆژی هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان ناوناوە بۆیە ناونانی هەڵمەتەکە لەوە هاتووە و ئێمەش وەکو لەسەر ئاسی ڕاپەڕین و سەر ئاسی بەڕێوەبەرایەتیمان ئەم ساڵ دروشمی جیهانی ئەم ساڵ بریتی بوو لە یەک بگرن بۆ کۆتایهێنان بە توندوتیژی دیجیتاڵی دژ بە ژنان و لەژێر ئەم دروشمە ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین سەر ئاسی بەڕێوەبەرایەتیمانی هەڵمەتەکەمان ڕاگەاندووە و دەست بە کار و چالاکیەکانمان دەکەین بە مەبەستی هۆشیارکردنەوەی خەڵک لەسەر دیاردەی توندوتیژی خێزانی. کاک ڕێبوار ئەو هەڵمەتە یاخود ئەو چالاکیانە کە خۆت باست کرد سەرجەم ناوچە جیاوازەکانی سنووری ئیداری ڕاپەڕین نەگرێتەوە بۆ نمونە ڕانیە قەڵاتزێ یاخود هەر ناوچێکی تر لە سنووری ئیداری ڕاپەڕین؟ بەڵێ چالەکیەکانمان ئێمە لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتیمان کە قەڵازێ و حاجیاوە و چوارقوڕنە و هەموو سنووری ئیداری ڕاپەڕین بەڵێ هەمووی دەگرێتەوە. ئێمە لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتی چەند تیمێکمان پێکهێناوە و ئەرچی ئەو تیمانە بریتیە لە هۆشیارکردنەوەی خەڵک ئەو چالێکی جۆرا ئەنجام دەدەن لە شێوازی سیمینار و وەرکشۆپ و خول بۆ پانێڵ بۆ سەرجەم چین و توێژ و پێکاتە جیاجیەکانی سنوورەکە بۆ نمونە بۆ مامەساهانی ئاینی سیمینارمان دەبێت بۆ نمونە بۆ ناوەندەکانی خوێندن دەمان بێت دام و دەستگا حکومی و نەحکومیەکان دەمان بێت بۆ زانکۆ و پەیمانگەکان دەمان بێت و خەڵکانی پسپۆر و شارەجا لەو بوارەیدا لە بواری یاسایی لە بواری دەرونی لە بواری کۆمەڵایەتی تایبەت بە کێشە خێزانەکان تایبەت بە دیاردەی توندوتیژی خێزانی ئێمە کەسانی پسپۆر شارەزا دێنین بۆی کە هۆشیاری بدەن بە تاکەکانی کۆمەلگا لەسەر توندوتیژی بەرامبەر بە ژنان و توندوتیژی خێزانی بە شێوەیەکی گشتی. باشە کاک ڕێبوار لە کۆنیشدا توندوتیژیەکی زۆر کراوە بەرامبەر بە خێزان و ژنان بەڵام بەهۆی دابوونەریت و کۆمەڵی هۆکاری ترە و لی بێدەنگ بوون. لە ئێستاشدا و تا بەڕێستان باسی لێوەکەن کە نەک تەنها لە ڕانی و لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش دەبینین توندوتیژی هەر هەیە هەندێک جار دەتوانین بڵێن ڕێژەکەی لە زیادبووندا هۆکاری ئەمە چییە؟ بۆچی ڕێژەکەی لە بەرزبوونەوەدایە؟ لە ڕاستیدا دیاردەی توندوتیژی دیاردەیەکی گشتگیر و عامە و لە سەرجەم کۆمەڵگاکاندا بوونی هەیە و لە سەرجەم چین و توێژ و پێکاتە جیاجیەکاندا بوونی هەیە لە چینی هەژار چینی دەوڵەمەند بەبێ جیاوازی بەڵام شێوازەکەی دەگۆڕێ جینا توندوتیژی هەربوونی هەیە و لە ڕاستیدا توندوتیژی ئاکام و دەرئەنجامی خراپیژەیە هەم لەسەر تاک هەم لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان لە ڕاستیدا مەترسیێکی گەورەیە بۆ سەر ئاسایشی خێزان ئەگەر خێزان نائارام بوو ئاشتەوایی تێدا نەبوو لێکبردنی تێدا نەبوو خۆشەویستی تێدا نەبوو بۆیە کۆمەلگاش سیستمی کۆمەڵاتی کۆمەلگاش بەرەو ئاقارێکی خراپ دەچێت
و ڕاستیدا کاریگەریەکانی لەسەر تاک زۆرن و لە ڕوانگەی یاسایی و لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتیەوە تەسیراتی هەیە لە ڕوانگەی دەرونیەوە ئەم کەسەی کە ڕوبەڕووی توندیژی دەبێتەوە یان ئەو خێزانەی کە ڕوبەڕووی توندیژ دەبێتەوە هەست بە نائارامی هەست بە پەشێوی هەست بە ناڕەحەتی دەکات لە ڕوانگەی دەرونیەوە نائاسوودەیی دەکات وە لە ڕوانگەی کۆمەڵاتیەوە هەست بە تووشی لۆمەی خەڵک دەبێتەوە ڕاستیەکەی لۆمەی خەڵک و دراوسێ و هاوڕێ و ئامانەوە دوای ئەوە تەسیراتی لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان هەیە و نەبوونی مامەڵەکردنیشی دروست لە پەیوەندی کۆمەڵاتیەکان لە ناو خێزاندا و پسڕانی شیرازەی خێزان لێ دەکەوێتەوە جیابوونەوەی لێ دەکەوێتەوە و تەسیراتیشی لە ڕوانگەی لەسەر مناڵیش کاریگەری تەسیراتی زۆری هەیە دەبێتەوە ئەوەی کە ئەم کاک ڕێبوار من پرسیارەکەم ببوورە بە دیاریکراوی ئەوە بوو ئەمە وەکو کاریگەریەکانی بەڕێستان باستان لێ کورد کە چەندە کاریگەری نێگەتیف و خراپیە بەڵام هۆکاری ئەوە چی کە تا ئێستاوە وەکو باسم لێوە کرد لە کۆندا لەگەڵی زۆر لە پێشکەوتنا نەبووین ئۆکی باشە ڕاستەکەی زۆر وایە کاک ڕێبوارگیان لە کۆندا لەگەڵی کە پێشکەوتنی زۆر نەبوو بەڵام توند و تیژیەکان زیاتر بوون بەڵام ئێستا دەبینین لە وڵاتە پێشکەوتەکانی ژە هەر توند و تیژیە هۆکاری ئەمە چییە؟ چی هۆکارە بۆی کە ئەم ڕێژەی لە زیاتر بەڵێ هۆکارەکان زۆرن بە تایبەت لە کۆمەلگای ئێمەدایەکی لە هۆکارەکان هۆکاری کللتوری کۆمەڵاتیە نەبوونی تێڕوانینیی دروست بۆ پرۆسی هاوسەرگیریە بە تایبەتی گەنج و هەرزەکارەکانی ئێمە هۆشیاریەشیان لێ سەبارەت بە پێکەنانی پرۆسی هاوسەرگیری باشە تەنها هەندێک شتی ڕۆتینی و مادی و لاساییکردنەوە مانە لە بەرچاودەگیریەوە تەداخلاتی خەڵک و کەسوکار لە پرۆسی هاوسەرگیری کاریگەری هەیە و نەبوونی لێکبوردن لە نێوان خێزانەکاندا تەسیراتی زۆری هەیە نەبوونی ڕێز متمان لە نێو خێزانەکاندا بوونی هەیە هۆکاری ئابووری کاریگەری و تەسیراتی زۆری هەیە لەسەر ئێمە دەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە بۆیە لاانە ئابووریەکە ئەوەی کە سەرپەرشتیاری خێزان کە خێزان بەڕێوە دەبا کە نەیتوانی پێداویستیەکانی ژیانی پڕکاتەوە بە دڵنیاییەوە تووشی کێشەی خێزانی و تونوتیژی دەبێتەوە لە ڕوانگەی سیاسیەوە بە هەمان شێوە کاریگەری و تەسیراتی هەیە کۆمەلگای ئێمە هەموو شەڕووی ناوخۆ و شەڕی پێشتر کە هەبووە ئەوەی حکوومەتی بەعز پێشتر کە تەسیراتی لەسەر ئێمە بۆ ئەمە تەسیراتی لە ڕووی سایکۆلۆژی لەسەر تاچی ئێمە دروست کردووە هۆکاری خودی و دەرونیەکان هەن کاریگەری هەیە ئاڵوودەبوونی مادە هۆشبەرەکان بە هەمان شێوە کاریگەری و تەسیراتی هەیە دوورە پەرێزی بە هەمان شێوە کاریگەری و تەسیراتی خۆی هەیە یەکێ لە کاریگەریەکانی دیکە بریتە لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بەڕاستی ئەمە یەکێکە لە خەتەرترین هۆکارەکان بۆ مەبەستی زیادبوونی کێشە خێزانیەکان لەبەرەوە ئێستا هەر یەکێک بە ئاسانی دەتوانێت دەستی بڕاگات بە ئەنتەرنێت و موبایلی زیرەکی لەبەردەستدایە بۆیە کۆنتاکت و پەیوەندیکردن لەگەڵ ئینسانەکان ئاسانتر بووە لەبەرەوە کەمی هۆشیاری ئاستی تاچی ئێمەش وای کردوەکە زۆر جارەیە کە کێشەی خێزانی گەورە ڕوودان. باشە کاک ڕێبوار ئەو هۆکارانی باست کرد کام هۆکاریان زیاتر لە سنووری ئیداری ڕاپەڕین کاریگەری هەبووە لەسەر توند و تیژی بەرامبەر بە ژنان؟ بەڵێ ڕاستیەکەی تەسیراتی هۆکارەکان ئەنی هوو بە زەقی بڵێم زۆر زەق ئەوەی کە دیار بێ ئێستاشی لەگەڵدا بە لایەنە کللتوری کۆمەڵاتیەکە تەسیراتی هەیە لەبەرەوە تا شوێنیش دەگۆڕدرێ مەسەلەن لە پارێزگا بۆ قەزا و بەتابەتی سنوورەکەی من لایەنە کللتوری کۆمەڵاتیەکە کاریگەری هەیە و لەگەڵ سۆشیال میدیا و تاوانە ئەلکترۆنیەکان و ئێستا دەتوانم بڵێم تاوانە ئەلکترۆنیەکان زۆرترین کاریگەریان هەیە کاریگەرترین هۆکارن لە دروستبوونی توندوتیژی لە ناوچەکەدا. باشە کاک ڕێبوار هاوکارم پرسیارەوەی لێ کردی کە هۆکارە دیاریکراوەکان لەو سنوورە چیە بۆەوەی کە توندوتیژی هەبێ کەواتە دۆخی شەڵتەری ژنان چۆنە لەوێ یاخود نێوانتان چۆنە و هەمانگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژناندا؟ بڵێ
وەکو هاوکاری و هەماهەنگی ئێمە لەسەر ئاستی بەڕێوەبەراتیمان هاوکاری و هەماهەنگیمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدنی لەگەڵ چالاکوانان و لەگەڵ شەڵتەریش بە هەمان شێوە بەڵام لێرە ئێمە شەڵتەر وەکو شەڵتەر وەکو پارێزگاکان ئێمە نیمانە تەنها ئێمە بۆ ماوەی 24 کاتژمێر بۆ ماوەی مەسەلەن هەر ئەوها یان 72 کاتژمێر دەتوانێت ئەم کەسێک کە هەڕەشەی لەسەر لە بمێنێتەوە لەوێ لە شەڵتەرەکە هەر ئەو وایە ینی یەکێ لە گرفتەکانمان ئەوەیە کە شەڵتەری لێ نییە کە ئەو ئافرەتی کە هەڕەشەی لەسەر بتوانێت بۆ ماوەیەکی تاوکو کێشەکەی حەڵ دەبێت بمێنێتەوە لەبەرەوە تەنها بۆ ماوەی 72 کاتژمێر دەتوانێت لە شەڵتەر بمێنێتەوە بەڵام ئێمە هەموو ئەوانەی کە هەڕەشان لەسەر ئێمە دەتوانین بۆ هەولێر یاخود بۆ سلێمانی لە شەڵتەر ئەوانە بپارێزین هەماهەنگیمان هەیە و بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەیدا هەماهەنگیمان هەیە ئەوەی کە لە توانای و ئیمکانێتی ئێمەدا هەبێ کار و چالاکیمان هەبووە خەڵکمان هۆشیار کردێتەوە و لایانی دیکە ئەوەیە کە بۆ نمونە ئەوەی کە بۆتە قوربانی تونتیژیەوەی کە هەڕەشان لەسەر ئێمە لەسەر ئاستی بەڕێوەبەراتی خۆمان و نووسینگەکان توانیمانە ڕێکار یاسایی بگرینە بەردژی ئەوانەی کە هەڵدەستن بە ئەنجامدانی تونتیژی بە پێی مادەی حەوت لە یاسای بەرەنگاربوونەوەی تونتیژی خێزانی بەڵێ باشە کاک ڕێبوار ئەو هەڵمەتەیە خود ئەو چالاکیانەی لە ماوەی ئەو 16 ڕۆژەیە ئەنجامیان هیچ شەماهنگیتان هەیە لەگەڵ لایانی پەروەردە بۆ نمونە خوێندنگەکان یاخود زانکۆکان هیچ چالاکیێک لە زانکۆ بەڕێوە ئەچێ یاخود مامۆستایانی ئاینی تا چەند هەماهەنگن لەگەڵیاندا لە ماوەی ئەو 16 ڕۆژەدا ڕۆڵی ئەوان چێ بێت لەو هەڵمەتە بەڵێ بەڵێ وەکو بەڵێ هەماهەنگیمان هەیە لەگەڵ پەروەردە ئێمە کار و چالاکیمان هەیە بۆ سیمینارمان هەیە بۆ ناوەندەکانی خوێندن بەدڵنیاییەوە ئەو سیمینارانە ئەنجام دەین و مامۆستایانی ئاینیش هاوکار و هەماهەنگمانن ئەوانیش هەم بۆ خۆیان سیمینار پێشکەش دەکەن و هەم ئەوەیە کە ئێمە لە ڕێی بە خەتیبی مزگەوتەکانەوە بە مامۆستایانی ئاینی کۆبوونەوەمان هەیە لەگەڵیان بۆی ئەوانیش پەیامیان هەبێ بۆی خەڵکە وشارکردنەوە باز لە خۆشەویستی باز لە ڕێز باز لە کۆمەلگاکەن کە ئاشتەوایی تێدا هەبێ و لێبوردنی تێدا هەبێ و ڕێزی تێدا هەبێ خۆشەویستی تێدا هەبێ و یەکلایکردنەوە کێشەکان لەناو خێزاندا لەسەر ئەساسی ڕێز و خۆشەویستی و لێکبوردن بێ نەک نواندنی تونتیژی بۆیە ئەوانیش دەتوانن هاوکارمان بن لەو ڕەنگەیەوە و لەگەڵیشیاندا کۆبووینەوە بۆ ئەوەی کە ئەوانیش لە خوتبەی مزگەوتەکان بتوانن ئەو پەیامی خۆیان بگێنن کە پەیامێکی ئینسانی و مرۆڤ دۆستیە. وڵای کاک ڕێبوار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم میکانیزمەکانی کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان چییە جگە لەوەی لەم 16 ڕۆژەدا کە ئەم هەڵمەتە بەڕێوە ئەچێت و سەرجەملایەنەکان هۆشیارەکرد بەڵام بۆ ڕۆژەکانی دیکەش میکانیزمەکانی کەمکردنەوەی تیژیانە دژی خێزان و هەروە ژنان چییە؟ بەڵێ یەکێ لە میکانیزمەکان بریتە لە دان پێدانان بە قەزیەکە هەریچێک لێمە بزانین کە قەزیەک هەیە ینی بەڕاستی تونتیژی بەرامبەر بە ژنان هەیە نەنجی نییە بووە پێویستە هەریچێک لێمە لە دام و دەستگاکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەموو ئاستەکان کە دان بەو قەزیەدا بدرێت کە فعلەن ئەو قەزیە هەیە و هەر کەسە خۆی بە پرسیار بزانێت لە ڕازە و قەزیە دوو لانی یاسادانانە پێویستە مەسەلەن یاسای بەرەنگاربوونی توندیژی خێزانی ئەو یاسانن کە دیفاع لە مافی ژن دەکەن پێویستە جاریش کە تعدیل بکرێنەوە و یاسای دیکە تبارەت بە تاوان ئەلکترۆنیەکان دەربچێت بۆی کە ڕێژەی توندوتیژیەکان کەم بکرێتەوە لانی دیکە بریتە لە هۆشیارکردنەوەی دایکان و باوکان و بەتایبەتی ئەوانەی کە سەرەتا دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە هۆشیاریان پێ بدرێ هۆشیاری تەواویان هەبێت لەسەر ئەوەی کە بزانن کە هاوسەرگیری پرۆسێکی پیرۆزە و پڕیتی لە بەرپرسیارەتی باشە و لەبەرەوە پێویستە ڕێز خۆشەویستی و سۆز و متمانە ڕازگۆیی هەبێت لە نێوان هاوسەرەکاندا لانیش دیکە بریتە لەوەی کە لە سیستەمی پەروەردە پێویستە دەرسێک هەبێ باز لە ڕێزکە باز لە خۆشەویستی کە باز لە پێکەوە ژیانکە بۆی کە ئەو جیاوازی زیێندەری کە لە نێوان ڕگەزی نێر و مێ هەیە بە چاوێکی کەم تەماشای ڕگەزی نێر نەکرێت بەڵکو ڕێز خۆشەویستی لەسەر بنەمای ئینسانیەت مامەڵە لەگەڵ ڕگەزی بەرامبەر بکرێت. بەڵێ کاک ڕێبوار من دوا پرسیارە لیەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە هیچ ئامارێک لایە سەبارەت بە توندوتیژی دژی ژنان لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو زیاد بووە یاخود کەم بۆتەوە؟
بڵێ من دەتوانم تەنها ئیشارەت بۆی دەم کەس داخوا زیاد بۆ یاخود کەم بووە باخیدی من ناتوانم ئامارەکەی بخەمە ڕوو بەراورد بە ئەو ساڵ ئەم 11 مانگە بەراورد بە ساڵی پار ڕێژەی توندوتیژیەکان بەرز بوونەتەوە بە دڵنیاییەوە ڕێژەکە لە هەڵقشاندایە و هۆکارەکانیشمان باس کرد کە هۆکارەکان چینە. بەڵێ بەڵێ بەڕێز ڕێبوار ئەسعەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی خێزان و ژنان لە ڕاپەڕین سوپاس لە ڕانیەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. خۆشحاڵ بووین.